کە سوکاری کۆچبەرانی بێسەر و شوێن بووی دەریای ئیجا جارێکی تر لە بەردەم ئەنجومەنی وەزیران لە شاری هەولێر گردبوونەوەی ناڕەزایەتیان ئەنجامدا و بۆ ماوەیەک شەقامی سەرەکی بەردەم ئەنجومەنی وەزیرانیان داخست. سیدی کە بە ئەو داکوڕۆڵە لەبەرێک هەڵ نەگرێت بە ئەو جارەکە دەگە هەنەبی ئیسراحەتێکی دەکەن نەگا بە جەنازەشن لەوە بێتەوە. کە سوکاری ئەو کۆچبەرانە باز لەوە دەکەن زیاتر لە مانگێکە خەو و خۆراکیان نەماوە بەهۆی دیار نەبوونی چارەنووسی ڕۆڵەکانیان کە شەوی 21 دوانزەی ساڵی ڕابردوو بەلەمەکەیان لە دەریای ئیجەدا ژێر ئاو کەوت. لەو کاتەشەوە حکوومەتی هەرێم هیچ هەوڵێکی جددی بۆ دیاریکردنی چارەنووسیان نەداوە. والله شەون نەماوە، والله ڕەحەت نەماوە، والله شەوێ هەر نانم هەتا بەیانی، والله نانم، خەوم نەما، ئیسراحەتن نەما، خواردنن نەما، ژیانن نەما، ژیانن لێتاڵ بووە بەخوای بەخۆ بە پیاوان هەتا بەیانی ئەمە ئەوە دانیشتوونیە. ئەوەندە کوڕی گەورەم هەبوو، ئەوای لێ هات کەس نەزانی چی لێ هات، وەک پەپولەکی لێم فڕی نازان بە کوێ ڕۆی. نەگە بە مادیش نا بە معنەوی هاوکاریمان بکەن. یعنی چی تێدەچێ؟ ئەدی من ڕۆڵەی ئەو کوردستانە خێر لە خۆنە دیوەنیم، ئەدی من هاوڵاتی ئەو عێراقە نیم، بە تەمام خوێنم لە پێناوی ڕشوە، ئەوە چواری کەشم لە پێناوی ڕۆی، ئامادەم خۆشم بە دەردی کاکە کوتی بەهارێ سەری خۆم هەڵگرم بەس لە وڵاتە پیسە نەمینێم. یعنی چی تێدای ئەگە بێ 20 دقە لێدوانێکم بۆ بدا، ئەگە بە درۆژ بێ وەکاتی هەڵبژاردن ئامادەن دەرگا بە دەرگا لە ماڵی من بدەن بۆ دەنگێک وەک سوالکەر پێیان بدەم، ئێستا ئامادە نەبن 5 دقە من بدینین لە سەجادەی 6 مەتری. وەکو کە سوکاری کۆچبەران باسی دەکەن هەژاری، بێکاری، کەمی داهات و نەبوونی ئازادی و چەندین هۆکار و قەیرانی دروستکراوی دیکە هۆکاری سەرهەڵگرتن و کۆچی ڕۆڵەکانیانە بۆ دەرەوەی وڵات کە بەشێکیان لەو ڕێیەدا بەژن و منداڵەوە دەبن بە قوربانی. ڕۆژانە ساڵانە 30 دانە ساڵە جەرگی ئەم میلەتە ئەستوێ لە ڕێوە ئیجا دەریای ئیجا بۆ بە دەریای کورد، یعنی بۆ بە خوارەی کورد کاکە هەموو وڵاتان لەسەر ئێمە ئاشین. بۆچی ئەشین؟ ئەوە تا کە سوکارەکانمان بێسەر و شوێن ئایا بەمان بێ بە نەمان بێ هەواڵێکمان بۆ پرسن لە سەفارەتی یۆنانی لە سەفارەتی عێراقی لەتەوەیە گردوەکان. بۆ ئەوە هاتوین کە ئەو جەنازانەمان بۆ بێننەوە حکوومەتی هەرێم و هینی ئەمان و ئیدقابی ئەم سەرۆکانە بۆچی نایهێنا بۆمان نانێرنەوە. کوڕم تیاچوو ماڵی وێران بوو کم ڕۆی کوڕەزام ڕۆی تیاچوون باخوانمیان تیاچوون. والله بۆ فەقیر و قوربەسەریان چوون، والله بۆ فەقیر و قوربەسەری چوون، بۆ داماوی چوون، خۆتیان نەجاتمان بێ لەم ژیانە. دوای نزیک بە 2 کاتژمێر لە گردبوونەوە و داخستنی ڕێگاکە هیچ بەرپرسێکی حکوومەت ئامادە نەبوو بۆ چەند خولەکێکیش چاوی بەدایک و باوک و براجرک سوتاوانە بکەوێت، هەرچەندە چەند جارێک داوایان کرد و هەوڵیاندا بەڵام بێسوود بوو. سەرۆکی وەزیرانی کەنەدا کە دەوڵەتێکی عیمراقی گەورەیە بە ئاسایی بە چاکەت و پانتۆڵک دێتە ناو خەڵک، باشە ئەو بەرپرسانە ئایا ئەمە حکوومەتێکی گچکەی هیچ نەبووین هەر کەس حسابمان بۆ ناکە، لە ناخۆدا خۆخۆرین بێگانە پەرستین، یعنی هەموو تەنازولێک لە بۆ بێگانە دەکەین بەڵام لە بۆ ناوخۆمان تەنازول ناکەین، یعنی ئەوانە خۆیان پێچی هەر بەجددی کە نایەنە ناو خەڵک، هەر بەجددی ئەوانە لە ئاسمان کەوتو نەخواری یان لە زەوی هەڵقوڵاون. شەوی 21 کۆتامانجی ساڵی 2021 بەلەمێکی کۆچبەران کە دەگوترێت 70 سەرنشینی تێدا بووە و زیاتر لە 30 کەسیان کورد بوون لە ناو دەریای ئیجەدا ژێر ئاو کەوت و تەنها 13 کەس ڕزگار کران کە 7یان کوردن، ئەوانی دیکە بێسەر و شوێنن. هەر لە 23 و 24 ئەم مانگەدا 2 بەلەمی دیکەی کۆچبەران ژێر ئاو کەوتن و تا ئێستا دەیان کۆچبەری کورد لەو ڕێیەدا بێسەر و شوێنن. حکوومەتی هەرێمیش بەڵێنی بێکردار بە کەسوکاریان دەدات و هیچ هەنگاوێکی ڕاستەقینەی بۆ دیاریکردنی چارەنووسیان نەناوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.